لەگەڵ بەدەستگەیشتنی دیێنەی پرۆفایلەکان بێمە هەر هەمان ڕۆژ ئەگاتەوە بە لایەنی پەیوەندیدار هەر بۆ زانیاری کەسوکاری قوربانیان و سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەلایەن وێنەری دەستگای لوتکەوە حجز کراوەتە سەرجەم ئەو تەرمانەی کە ئەدۆزرێتەوە ئێمە خۆمان کردو بە خاوەنیان لەبەرەوەی هەتاوەکو چارەنووسیان دیاری بێ بۆ کەسوکارەکانیان بە خاک نەسپێردێن دیارە بۆ مەبەستا ڕۆژی دووشەممە کە بەیانی نادوو بەیانی بەشکوی شەڵاتا و کاتە سنتەری مایکرۆجیم توانن دیێنەی پرۆفایلەکانیش تەواو بکەن لەگەڵ خۆمانای بینە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و نوسخەیەکیشی ڕادەسی ئەوانەکرێت و دڵنیابن لەو بارەیەوە کە بە هیچ شێوەیە تاخیربوون ڕوونادات و لە کات و ساتی خۆی ئاگاتەوە لە هەج وڵاتێ بێ لە هەج جێگایەکە بێگا ئەمە وەکو دیێنەی پرۆفایل ئەگەر پێویست بەوەکە با بڵێن وەکو سامپڵ یا مۆکەی ئەمانە ئەوە شەر بە ڕێکاری دیکە هەیە ئەڕوات بەڵام تا ئێستا پێویستی بۆ نەکردووە لەبەرەوەی ئەو دیێنەی پرۆفایلە هاوشێوەی سەنتەرەکانی جیهان دیێنەیەکانیان ئەنجام داوە و نەتیجەشی هەبوو.